هەفتەی داهاتوو سەرۆکی هەرێم هەلبژاردنی پەڕلەمانی کوردستان دوادەخات. تیوار زانیاری نوێتان لەسەر ئەم پرسە پێدەڵێت. بەپێی زانیارەکانی تیوار نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان هەفتەی داهاتوو بڕیار لەبارەی هەلبژاردنی پەڕلەمانی کوردستان دەدات و هەلبژاردن 3 بۆ 4 مانگ دوادەخرێت. تیوار زانیوێتی نێچیروان بارزانی نێتی دواخستنی هەلبژاردنی بەلایەنە عێراقیەکان وتووە و ئەوانیش پشتگیریان کردووە. هەر بۆیە ئەمڕۆ سوودانی لەگەڵ سەرۆکی کۆمیسیۆنی هەلبژاردنەکانی عێراق کۆبووە و باسی لەوە کرد هەلبژاردنی پەڕلەمانی کوردستان دەبێت تەوافقی سیاسی لەسەر بێت و هەموو پێکهاتە و لایەنەکان تێیدا بەشداری بکەن کە مەبەستلەی بەشداری پارتیە و لێدوانەکە ئاماژەیە بۆ لە بەرچاوگرتنی داواکارەکانی پارتی کە بۆ ئەمە کاتی دەوێت. ئاوکات هەر بەپێی زانیارەکان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم پێش دەکردنی مەرسومی دواخستن پرسوڕا بەلایەنەکانی هەرێم دەکات و پێدەچێت بانگێشی کۆبوونەوەیان بکات. بەڵام سەرچاوێکی ئاگادار لە سەرۆکایەتی هەرێم بە تیواری وت دوو دڵن لەو پێشنیازە و پێدەچێت بە میکانیزمی تر ڕای لایەنەکان وەربگیرێت چونکە دۆخەکە کاریگەرە بە بانگەشەی هەلبژاردن و لایەنەکان ئەگەر بانگێشتیش بکرێن نایەنە کۆبوونەوەی دواخستنی هەلبژاردن. وتیشی پێشنیازەکان بەو جۆرن هەلبژاردن بۆ دەیدا یا 25 دەی ئەم ساڵ دوا بخرێت. سەرەتای ئەم مانگە تیوار بۆ یەکەمین جار ئاشکرای کرد کە هەلبژاردنی پەڕلەمانی کوردستان دەی 6 ناکرێت و هەلبژاردنەکە دوا دەخرێت.